وردە وردە ئەو هەستم بۆ دروست بوو ئەمە ئەو بەشەیە کە من حەزم پێیەتی ئەمە ئەو بەشەیە کە من دەتوانم تایە سەرکەوتوو بم ئەمە ئەو بەشەیە کە لای زۆرینەی کارمەندان و بگرە کۆمەڵگایش بە بەشێکی زەحمەت و بە بەشێکی دژوار دەزانن لە کارکردنا بە تایبەت لە بواری تەندروستیە چونکە نەخۆشەکان نەخۆشێکی ئاسایینین لەو بەشە بەڵام من بە پێچەوانەوە هەستم کرد کە لەو بەشەیە ئەتوانم ئەو خزمەتە بکەم کە دەمەوێت بە کۆمەلگای بگەێنم. ئەم پیاوە کارمەندێکی تەندروستیە لە نەخۆشخانە دەرونیەکانی شاری سلێمانی ماوەی 20 ساڵە چاودێری ئەو نەخۆشانە دەکات کە دەرونیان ناجێگیرە. ئەم پیاوە هەموو هەنگاوە پێویست و تەندروستیەکان دەگرێتە بەر بۆ چاودێریکردن و پاراستنی تەندروستی ئەو نەخۆشانەی ڕوو لەم شوێنە دەکەن. ئەوڕۆ چۆن بووی؟ زۆر باشم. شەوخەوتی؟ زۆر چاک. باش. خواردنت خەوت فەرقی کردووە؟ زۆری فەرق کرد. باش. خۆ دەشۆری؟ بەڵێ خۆم دەشۆرم. هەفتەیەک بخۆم نەشۆردی بەڵام ئەوڕۆ خۆمش. ئینشاءڵڵا. ئەوڕۆ من لێرەم ئەگەر ئیشێکرد بوو پێویستیەکرد و پێم بڵێ. زۆر سوپاستان دەکەم. دەی باش. هاوکاریتان زۆر سەلامەت. خوا لەگەڵ. ئەوڕۆ هاتمە لای کاروان شورۆژەی باشترە من زۆر باشترەی بینم کۆمەڵێ ڕوو ئیحتیمامدان بە خۆی خواردنی خەوی ئەم شتانەی هەمووی گۆڕاوە تۆ چۆن بینیتەوە؟ وڵای من هەست دەکەم زۆر باشۆت هاتوین ئێرە تقریبا 6 ڕۆژ لێرەینە خواردنی زۆر باشە خەوی باشە ئەلحەمدولای بڵێ باشە تووڕەبوون و شتیشی نییە سەرەتاوی هەبوو سەرەتا زۆر تووڕەبوو زۆر دڵی تون بوو ئەنی پێی خۆش نەبوو کەس قسەی لەگەڵ بکە کەس بیدوێنێ خواردنی هەر نەبوو ئێسامانە باش بوو زۆر باشە لە خوای بەزیاد ئەم فەرقکردنەی ئیشەڵا تا سەرە بێت بەڵام کۆمەڵەشت هەیە پێویستە بیکەی یەکێک لەوانە چۆن نایەڵی بگەڕێتەوە سەر و حاڵەتە پێشووە ئەمە بەشێکی دەکەوێتە سەر شانی ئێوە زۆر سوپاستان دەکەین شایان ئیشەڵا ئیسپادە بێت بەتەمای خوای کاری خۆم وەکو کارمەندێک لەو بەشەدا لەو کارانەیە کۆ دەبێتەوانێت کە خزمەتکردنە بە نەخۆش پاشان پێدانی چارەسەری پزیشکی بە حەبوو دەرزی و کانولا و مغەزی و هەموو جۆرەکانی چارەسەر سەرەتا کە ئێمە نەخۆشێک ڕوو لە بەشەکەی ئێمە دەکا بۆ ئەوە ڕوومان تێدەکات بە زۆری لەو نەخۆشانن کە پێویستیان بە داغڵبوون هەیە واتە ئەو نەخۆشانێک کە حاڵەتیان توندە حاڵەتی نەخۆشیەکەیان قورسە کەواتە داغڵی دەکەین یەکەم جار ئێمە دەچینە بەشەکەی خۆمان ئیستیقبالی ئەو نەخۆشاکەین فەرمودانیشە کەسێکی خۆ نزیکی خۆی لەگەڵایە یا زیاتری لەگەڵایە فایلی داخڵبوون هەیە کەواتە بۆ فایلێک بۆ دروستەکەی دەبێتە مڵکی خەسخانە ئەو کەسێکە لە ناو خەسخانەیە ماوەتەوە پاشان کە داغڵت کرد شوێنی حەوانەوەی پیشان دەدەی شوێنی پشووی پیشان دەدەی خزمەت گوزاریەکانی پیشان دەدەی حتا شوێنی جگەرە خواردنی پێ دەڵێن ئێمە پێ دەڵێن کە ئەو حەدیقەیە تۆ دەتوانی پشووی تیاابی بەڵام جگەرە خواردنەکە دەبێت لە فلانە شوێنە بێ لە ژووری نەخۆشانە بێ یعنی ئێمە کۆمەڵی ڕێنماییە دەین. ئازاد چەند جارێک باری دەرونی ئالۆز دەبێت و دڵتەنگی و خەمۆکی هەموو گیانی دادەپۆشێ. بەخێربن کاکیزن فەرمودانیشن ئێستێمە یەکەم ئیش کە تۆ دێتە ئێرە پێویستە لەسەر ئێمە بیکەین فایلە واتە دەبیتە مڵکی خەسخانەی باش پاشان من شوێنی حەوانەت پیشانەدەم ئەو کۆمەڵی شتە بە دوایە دێت ئەم فایلە کۆمەڵی معلوماتی دەوێ کاک ئازاد ئیشت چییە؟ کاسب بەڵێ لە هیچ دایرێک نیواتە فەرموو کاک ئازاد ئێستا دەچینەوە ژوورە فەرموو ئالێرە دەمێنیتەوە باشە تا خوێن و شتەکەی لێوەردەگرن پاشان دکتۆری ئەو ڕۆژە کام دکتۆر خەفەرە ئاگاداری دەکەین کە وەگە نەخۆشێکی وا هاتووە
ئەو دەیبینێ چارەسەری بۆ دەنووسێ پاشان دەست بە چارەسەرەکانەکەین کەواتە قۆناغی یەکەم خەدەماتە قۆناغی یەکەم ڕێنماییە پاشان دەست بە چارەسەر دەکەین کە دەستمان بە چارەسەرکردن ئەکەوێتە سەر دکتۆرەکە چی بۆ دەنووسێ حەوا دەرزیە مغەزیە هەر شتێکەیە پێی دەدەین کەسی نەخۆش ئاگادارەکەینەوە کە ئەم نەخۆشەی تۆ فلانە ڕۆژ فەحسی بۆ دەکرێت فلانە ڕۆژ پێویستی بە چارەسەری هەنێکیان تەزووی کارەبا هەیە یعنی ئەمە کۆمەڵی عیلاجن کە نەخۆش نایزانێ کۆمەڵکە نەخۆش ڕەنگە نەیدی بێ کە نەخۆش ڕەنگە جاری کە بۆی نەکرابێ لای غەریبە پێی وایە یعنی ئەوەی کە تۆ باسی دەکەی چارەسەرێکی قورسە لەسەری کاگازات ئێستا دەچینە لای دکتۆر هەنێ پرسیارە لەیەکا لەسەر نەخۆشیەکە لەکەی نێوایتەوە ئەو شتانە کۆمەڵی معلوماتە لەسەر فایلەکە دەنووسێ بۆ پێدانی عیلاج ئەو شتانە دکتۆر پێویستی بەو شتانە هەیە فەرموو باش شوێنەکەی پێ بڵێ بۆ دڵنیابوون لە حاڵەتەکەی سەردانی ئەم نەخۆشخانەیە و ڕەحمانی پسپۆر دەکات بۆ وەرگرتنی چارەسەر کاکەزاد باشی من دکتۆر ئاڤەمە نوێژدەرێ دێرینی دەرونی فەرموودە ئینشاءالله کاکەزاد بەخێر بێت کاکەزاد ئەمانەوێت بیزانین لەبەر چی هاتوویتە نەخۆشخانە لای دکتۆری دەرونی وەڵام تۆ زێر دڵم تەنگ بوو بێتاقەت بوو بەڵێ دەسەداین دکتۆرم کرد بەڵێ کەی ئەمە کێ دەستی پێ کرد ئەم دڵتەنگ بێ ئەمە دەوری 15 ڕۆژەکە دەستی پێ کرد 15 ڕۆژ بەڵێ لە 2002 شۆ جاری تروام لێ هاسێ ڕۆژ داخل بوون لە خەسخانە بەڵێ ئەم کارتێژ لە 2007 لێ هاتوانێ بەڵێ پێش ئەم 15 ڕۆژە باش بووی باش بوو بەڵێ هیچ کێشە نەبوو کێشەم نەبووتە لەم هەفتەی ڕابردووە زۆر ناڕەحەت بووم لەم هەفتەی ڕابردوو بەڵێ زۆر نەخۆش هەیە کە کەسی نەخۆش وەها سەیری مستەشفاکانی ئێمە دەکا وەها سەیری بەشەکانی ئێمە دەکا کە بێنیە لە کۆڵی خۆی کاتەوە بەڵام ئێمە بەوە وازی لێ ناهێنین بەوە وازی لێ ناهێنین کۆمەڵی ڕۆشنبیری دەدەینێ کە ئەمیشە نەخۆشە و ڕۆژێک لە ڕۆژان دەتوانین بیگەڕینەوە ناو نەخۆشخانە ئێمە ڕاستە وەکو چارەسەر لەگەڵ نەخۆشەکەیان دەڕۆین بەڵام کۆمەڵی ئامۆژگاری و ڕێنمایی دەدەینە کەسی نەخۆشەکە کە ئەویش هاوکارمان بێت چونکە کاری پزیشکی بەتایبەت پزیشکی دەرونی بە کەسێک ناکرێ بە کارمەندێک ناکرێ بە پزیشکێک ناکرێ بە کەسی نەخۆشەکە بە تەنیا ناکرێ کارمەندی تەندروستی دەبێت تیمێکی پزیشکی دروستکە یەکێک لەوانەکە و تیمە بەکارێنێ کەسی نەخۆشەکەیە بەکاری یەنی لە ڕێگەی چارەسەرکردنی ئەم نەخۆشەدا چۆن ئەم کەسەش هاوکارمان بێ چونکە ڕەنگە زۆرشت هەیە لای خوشکەکەی بیڵێ لای براکەی بیڵێ لای من نێڵێ طبیعی ئێمە زۆربەی نەخۆشەکان کێن حاڵەتێکیان ناجێگی لە بیداتە بەڵام وردە بەرەو باشی ئەڕۆن هەندێکیان لەوانەیە بڵێن لە نەخۆشەکان نەگەڕێنەوە بارودۆخی سروشتیان بەڵام زۆربیان گۆڕانکاریی زۆریان بەسەرە ئەویش بە هەوڵ و ماندووبوونی کارمەندەکان لەگەڵیانە زۆربەی کات نەخۆشمان نەبوو بیدات کاتۆ زۆر ناجێگیر بۆ وردەوە دە بە مروری چەند زەمن بۆ چەند ماوەی چەند هەفتەیە گۆڕانکاریی گەوری بەسەر هاتووە ئیشی کارمەندان بە سەراحەت زۆر قورسە لێرە بەگشتی ینی ئەخسایەکان و مقیم ئەقدام و ستاف زۆر قورسە لەگەڵ نەخۆشەکات ئەبێت زۆر سەبرمان هەبێت ئەبێت تۆزێک معاملەتەمان وەکو نەخۆشی تر نییە چونکی ئەمە دەرونین بە سەراحەت بە سەبارەت کاک ڕەحمان بە سەراحەت وەصفی کاک ڕەحمان نایەتەکردن هەموو ستافەکان دێت بەس بە سەراحەت کاک ڕەحمان زۆر پیاوەکی هێمنە سەبردارە زۆر چاکە و دەستی خۆش بێت. لێرە خزمەتگوزاریەکان سەرەڕای قەیرانی دارایی بە شێوەیەکی باش دابین دەکرێت بە هاوکاری بەڕێوەبرایەتی گشتی تەندروستی سلێمانی. ئەم خزمەتگوزاریەش لە پێدانی خواردن بە شێوەیەکی ڕێکوپێک و تەندروست و بە بەرنامە بە شێوەیەکی بەردەوام ڕۆژانە پێشکەش دەکرێت.
هەزار باشی ئەوە خواردنیان بۆێناوی یەکەم جار تا خواردنی نەخۆشخانە بخۆی جاریتر خواردن هەر ژەمێک بە دڵت نەبوو بە کارمەندەکە بڵێ منی لێبووم هەر کامێکوانی لێبوو بڵێ ئەوەی خراپە ئەوەی خراپە ئێمە قسەیان لەگەڵ دەکەین ئامانجی من تەنها لەم کارەدا خزمەتکردنی نەخۆشە خزمەتکردنی کەسانێکی نەخۆشە کە لە بەشەکانی تر لە شوێنەکانی تر بە مستەڵەحاتی زۆر ناشرین باسییان دەکەن خزمەتکردنی کەسانێکە کە ئەوانیش جۆرە مرۆڤێکن وەکو مرۆڤی تر ئەوانیش هیچ جیاوازیەکیان لەگەڵ ئێمە نییە تەنها جیاوازی ئەوان تێکچوونی ئەو فکر و هزرەیانە تەنها جیاوازی ئەوان لەگەڵ ئێمە ئەو نەخۆشیەیەکە ڕووی تێکردوون ئێمە دەتوانین خزمەتی ئەوانە بکەین من ئامانجم لەو بەشە تەنها خزمەتکردنی ئەو جۆرە کەسانەیە گێڕانەوەیانە بۆ دۆخی ئاسایی پێش نەخۆشیەکەیان و پلانی کەم سوکردنی باری نەخۆشیەکەیانە. ئیشەکەی ئێمە کورتکراوەیەک نییە لە یەک وشەدا ئیشەکەی ئێمە نێوانی دکتۆر و نەخۆشە بە پێدانی دەرمان بە پێدانی هەموو جۆرەکانی دەرمان بە پێدانی ڕێنمایی بە پێدانی پاک و تەمیزی بە پێدانی ڕۆشنبیریکردنی کەس و کاری نەخۆش هاوکاریکردنی کەسی نەخۆش کە لە نەخۆشەکەی تێبگا ئەمە حاڵەتێکی ناساییە ئەمە ئەم قەس نییە کە زۆر لە کەسی نەخۆش وا هەستەکە ئەمە لا ئیرادیە ئەمە چۆن کەسێک تووشی نەخۆشیێکی جەسەدی دەبێت نەخۆشی دەرونی شتێکە لەو بابەتە. ئیشەکانی ئێمە لە کۆمەڵێک بوارداواتە ئەو فترەی کە تۆ لە دەوامدای هەر هەمووی لە ئیشدای بە قسەکانت ئیشە بە هەڵسوکەوتەکانت ئیشە نەخۆشێک تۆ چۆن یارمەتی دەدەی کاتێکە و بڕوای نییە کە خۆی نەخۆش بێ هۆشی لە دەستداوە تۆ چۆن دەتوانی ئەم هۆشەی بگێڕیتەوە تۆ ڕەبتی بینی دکتۆرەکە و نەخۆشەکەی تۆ ئەو کەسەی کە ئەتوانی نەخۆشەکە بسازێنی بۆ کارێکی گەورەتر کە گەڕانەوەیە بۆ دۆخی ئاسایی. زیاد لە چارەسەری پزیشکی واتە زیاد لە چارەسەری دەرمان دووسێ کاری زۆر گرنگمان هەیە یەکێک لەوانە خزمەتکردنی نەخۆشە لە بوارە خەدەمیەکەیەوە بوارە خەدەمیەکەی پاک و تەمیزی دەگرێتەوە خۆشۆردنی حەمامی ڕیشت چاکردنی قش چاکردنی ئەمانە کە نەخۆش لە ماڵەوە ناتوانێت گوێی پێ بدا بۆ خۆی ئەوەی ئیهمال کردووە ئەوەی ئیهمال کردووە لە ڕووی نەخۆشیەکەوەیەتی کە سوکاری ناتوانن ئەوە بکەن ئێمە لێە هاوکارێکی باشین بۆ ئەو نەخۆشانەی کە بیان گێڕینەوە دۆخە ئاساییەکەی نەخۆشیە لە پاشی 3 ڕۆژ یعنی فترەیەکی کەم لە پاشی 7 ڕۆژ سەرەکەی خۆیە شۆرە لە کاتێکا 3 مانگ لە ماڵەوە بۆ نەیتوانیوە ئەوە بکە ئەمە بەڕاستی جوودێکی زۆریە ئێمە یارمەتی ئەوانەیان دەین. Polis
ئێمە حاڵەتێکی کەمان هەیە کە مەترسی لەسەر ژیانی کارمەند و تەواوی ئەو کەسانە هەیە کە لەو بەشانەدا ئیشەکەن هەل لە دەرگاوە هەتا کۆتایی ئاخر نەفەر کە لەو بەشانەدا ئیشەکە ئەویش خەتوڕەی کەسانێکە کە بە حاڵەتێکدا غەڵ دەبن کە تووڕەبوونێکیان هەیە. ئەم تووڕەبوونە ڕەنگە لەگەڵ خودی خۆی دابێ، هەرچەند لەگەڵ خودی خۆش دابێ خەتوڕەیە بۆ تۆ دەچی ڕێگری لێ دەکەیت و شێوازت هەیە کە چۆن ئەم تووڕەبوونەی ئەهۆن کەیتەوە. جاری وایە خەتوڕەی هەیە بۆ کەسانی دەوروبەری، جاری وایە خەتوڕەی هەیە بۆ سەر کارمەندەکە و نەخۆشخانەکە و مەترسی لەسەر کەسانی تریش دروست دەکات. زیادمانەوە واتە زۆرمانەوەی نەخۆش پێویستی بە خەدەماتی زیاترە. کەسێک کە 2 مانگ و سەر و 2 مانگ و 6 مانگ و زیاتر دەمێنێتەوە پێویستی بە خەدەماتی زیاترە. کەسێک کە زۆرمایەوە پێویستە خۆی بشۆرێ. ئێمە هاوکارین، پێویستە ڕیش و سەری چاک بکە، ئێمە هاوکارین. بەرپرسانی بەشەکە زۆر هاوکارم بوون. پاشان خێزانەکەم وەک سەرەتا تۆزێک ترسیان لێم هەبوو لەو بەشایە کات بکەم. ئێستا یارمەتی دەرێکی باش من کە دەزانن کەسانی نەئاسایین و مستحەقی ئەوەن کە خەڵقانێک باریان لەسەر سوو بکە. کاغڕەحمانی شەرۆک و کۆمەڵی کارمەندی تر بەڕاستی دانەبڕاوانە و بەڕاستی زۆر دەوری خۆی بینیوە لە هەموو کاتێکە وەکو سەربازێکی ون دایمەن لە هەموو دەوانێت لە زۆر حاڵە دەگای ئیشی ماڵی خۆی توی هێشتوێم کابرای هاتووە لە بواری میهنەکەی خۆی هەوڵی داوە ئیشی کردووە زیاد خۆی هیلاک کردووە. ئاین بەڕاستی جێەکەی دیارە. بێگومان کاغڕەحمانێکێکە لە کارمەندە کۆنەکان و دوو سۆزەکان و لێکێکە لەو کارمەندانەی کە بەدڵ سۆزی شەکان یەکات و مخلیسی نەخۆشەکانە و هەڵەستێت بەواجب و ئەرکەکانی خۆی. حاجی ڕەحمان من برادەرمە دەمێگەی ناسم کارمەندێکی زۆر دڵسۆزە ماندوونە ناسە لە بەشەکە بەڕاستی ئێمە هیچ هینێکمان نییە سەرنج و تێبینیەکمان نییە لەسەری و هەتا بڵێ زۆر دڵسۆزە بۆ نەخۆش. هیچ شتێکڵێ لە نەوەچێ دایم نەم دوێنێ بوو پێ نەکەنێ بە دیداری ئەو دڵڕا نەچەنێ نەیە بەلامان ناوم نێنێ بەوە بناجەکە لە دومایە لەوێش جۆرێکە بکە جیوەفایە. جگەلەوە وەکو خزمەتگوزاری، وەرزش، وێنەکێشان، مۆسیقا ئەو شتانە لە بەشەکاندا هەیە. ئێمە یارمەتی دەرین کاتێک کەسێکی دێ بۆ لای سەردانیەکە ئێمە نێوەندێکی لە نێوان کەسەکە و نەخۆشەکەیە پێکۆ دەچینە ژوورێکی تایبەت گۆرانیەک دەڵێ ئێمە یارمەتیە دەین ئالەتی مۆسیقای بۆ دێنین پێکەوە شەربەتێکە خۆین. یعنی کەسی نەخۆش هەستەکە نەخۆشەکەی لەوێ زۆر گۆڕانکاری تێکەوتووە. یعنی ئەوەندە خۆشحاڵ دەبێت دەڵێ ئەمە فلانەکە سەوای لێ هاتووە کاتێکە نەخۆشەکەی بردووە شێوازێکی کە بووە یاخود حاڵەتەکەی وەها بووە قسەت لێ نەبیستووە ئێستا گۆرانی دەڵێ پێچەوانە حاڵەتەکەی وەها بووە نۆرە قسەی خەڵقی نەداوە ئێستا گۆڕانکاری تێکەوتووە کە پاکوتەمیزی خۆی ڕادەگرێ تونوتیژەکەی نەماوە ئەوانەی هەموو گۆڕانکاری تێکەوتووە بەلای باشەدا ڕۆیشتووە بەلای باشەدا بەلای ئەوەیە کە بە خەڵکی ئەوە دێ لە ناو کۆمەلگادا جارێکی کە بگەڕێتەوە ناو کۆمەلگا.
هەموو خزمەتگوزاریەک فراهەم کراوە، وەرزش و میوزیک و یاری جۆرا و جۆر لەگەڵ ئامادەبوونی کارمەند و پزیشکی پسپۆر بۆ پێدانی ڕێنمایی پێویست. ئەم هەنگاوەش بۆ هێورکردنەوەی بیر و هۆش و باشترکردنی بارودۆخی دەرونیانە تا لە توندوتیژی و دەمارگیری دوور بکەونەوە. لە هەموو تەمەنێکدا ئەو جۆرە نەخۆشیانە دروست دەبن، بەڵام شێوازەکانی دەگۆڕێ. لە مناڵە جیاوازی هەیە لەگەڵ مێرد منداڵ و گەنجەکانە. ئەوەی لە گەنجەکانە ڕوودەدا زیاتر حاڵەتە قورسەکانە. ئەوەی لە تەمەنە ڕوودەدا شێوازێکی زیاتر خەمۆکی و بە تەحلیلەوە ئیشی پزیشکە تەسنیفیکا، بەڵام هەموو چینێک قابلی ئەوەیە کە تووشی ئەو نەخۆشیانە ببێ. بەڵام مەرحەلەی مراهقی تا مەرحەلەی 25 ساڵی قورسترین مەرحەلەی ئەو نەخۆشیانەیە. ئێرە وەکو نەخۆشخانەی شەی سڵاحی مهندس ئەو خزمەتگوزارانی کە پێشکەشکەی من نەخۆشەکانمان یەکەمیان لە چەودی تەندروستیەوە ئەو عیلاجانی کە پێویستیان پێێتی لێرە بۆیان دابینەکەین، مانەوەیان بە دابینەکەین، جلوبەرکی تایبەت بە خۆیان لێرە دیسان خۆمان بۆیان دابینەکەین، مەسەری خواردن و ئەو شتانی کە پێویستەکات بۆ زیندگی خۆیان، پاشان پاک و خاوێنی و پشتنی جلو و پاک و خاوێنی شخصی خۆیان و هەروەها بۆ تەرفیهکردنیان. کارمەندی تەندروستی ماندوونەناس کاک ڕەحمان یەکێکە لە کادرە کۆنەکانی تەندروستی کە خزمەتێکی گەورەی بە مرۆڤایەتی کردووە لە بواری دەرونیدا. نزیکەی 20 ساڵە لەم بوارەدا خزمەتەکە کە بەڕاستی یەکێکە لە مرۆڤە ئارامەکان، یەکێکە لە مرۆڤە لە سەرخۆکان، یەکێکە لەوانی کە لەناو کارمەندانی تەندروستی، لەناو پزیشکان، لەناو کادرەکانی بواری دەرونیدا زۆر خۆشەویستە. یەکێکە لەوانی کە تەحملێکی زۆری هەیە و ماوەیەکی زۆرە لەو بوارەدا خزمەتەکە. خزمەتکردن لە بواری دەرونیدا پێویستی بە پشودرێژیە، پێویستی بە لەسەرخۆییە، پێویستی بە سەبر و تەحملێکی زۆرە. بۆیە ئەم پیاوە توانم بڵێم سەربازی وونە و یەکێکە لەوانی کە گەورەترین خزمەتی بە بواری دەرونی کردووە. هەتاوەکو نەخۆشێکی دەرونیت نەبێ، هەتاوەکو خێزانانی کە کەسێکیان نەبێ کە کێشێکی دەرونی هەبێ یا نەخۆش دەبێ، نازان ئەوانی کە لەو بوارەدا چارەسەری دەرونیەکەن یاخود خزمەتگوزاری چارەسەری دەرونیان پێشکەشەکەن چه ئەرکێکە کێشن، چه قورساییەک لەسەر شانیانە. بۆیە بەڕاستی ئەم پیاوە پیاوێکی نمونەیە، خزمەتێکی زۆری بە نەخۆش و بە نەخۆشخانەکان و بە بواری دەرونی کردووە. ئەو ئاهەنگە بۆ ئەوەیە کە ئەمڕۆ یادی لە دایک بوونیەتی کامیران فەرموو. وەکو سندیکای کارمەندانی تەندروستی پاڵپشتی هەموو کادرەکانی تەندروستی لە بواری دەرونیاکەین. بەڕاستی ئەمانە ماندوون، بۆیە داواکەین لێرەوە حکوومەتی هەرێم ئاوڕێ جدیان لێ بداتەوە. خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەش بە کاک ڕەحمان کارمەندی تەندروستی ماندوونەناس بەرامبەر ئەو خزمەتە گەورەی کە بە مرۆڤایەتیەکە لە بواری دەرونیدا هیواداری نمونەی زۆر بێ و سەرکەوتوو.